ئەمڕۆ ڕۆژی جیهانی کەبابە. کەبابێکێکە لە خواردنە باو و دڵخواز و خۆشەکان بە چێژەکان نەزۆرێنی وڵاتەکاندا بە تایبەت لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە گرنگێکی زۆری پێدرێت و هەندێک لە سەرچاوەکان سووریا بە یەکەم وڵاتدا ئەنێن کە کەبابی تیا بەرهەم هاتی بێت دواتر بڵاو کرابێتەوە لە تەواوی وڵاتانە. بەبزام سەحار تاشان بینی کەبابە هەیە. بینن کەبابە چۆنە؟ من حەزی پێەکەم. حەزت لێتی؟ حەزم لێتی بەنانی گەرمەوە باشە بە تەماتی سروکراوە بە تەماتی برژاوە ئەفو تەماتی برژاو اینجا جوانیش برژا بە تەماتەکەشی کەبابەکەش باش برژا بە ناوەی پیاز و کەرەوزەی کە باسمان کرد تێکەڵ کرێت و ترشی پێوە بکرێت ئەوە هەر زۆر تایبەتە بێ ئەگەر ئەوەی لەگەڵان نەبێت وەکو وایە کەبابەکە نەخواردی بێت. خۆی هەر کەبابە بە حتمما بە پیازەوە بخورێت لەوەیە قسەیتیانە جا ئیترە پیازەکە بیبرژێنی بە کاڵی بیخۆی بەقسەکەی تۆ لەگەڵ تایبەت بووە کە تاقیت کرد بێتەوە وڵات بەمەستم ناوچەیە وڵا براکەی خۆم وەکو ناوچە کەبابی سنە کەبابی سنە یەک جار خۆش دروستەکەن جا لەگەڵ ڕەوەندا باسمان لێ کرد وتمان کە لە سنە کاتە کەباب دروست ئەکەن ئاوا تۆزێکیش ڕێحانەی بۆ پاکەکەن لە تەنیشتیۆدا ئەنێن و نانێکی تایبەت هەیە سەنگێکی پێڵن ئەوانەی خواردبێتیان تاقییان کردبێتەوە لە سنە ئەزانن ئەمەنە بە تامولامە کە تێر نابیلی کە چوونە سنە کەبابەکەی تاقیکەنەوە. بەڵام من کەبابی سلێمانیم بەلاوە زۆر خۆشە. کەباب خواردووە لە تورکیا خواردومە لە سووریا لە ئێرانش خواردومە بەڵام زۆر حەز بە کەبابی سلێمانی یەکەم و یەکەم کەبابچی لە شاری سلێمانیە کە کەبابی هێناوەتە ناو شاری سلێمانیەوە خەلفە فەرەجی کەبابچیە کە باپیری کاکێمنی خۆشمانە. باڵێ جا ئەبێ کاکێمن کەواتە ئەمە لە خێزانەکانە مابێتەوە و ئیشەڵڵا ڕۆژێک ئەو کەبابەمەم نەمان خواردووە بەڵام باسی ئەوە یەکەنڵن کەبابەکەی زۆر باشە کاکێ من چاوەڕێی کەبابەکەی تۆکەین بزانین کەبابی دەستی تۆ چۆنە. هاوکارمان تەرزا لە یەکێک لە کەبابخانەکانی ناو بازاری شاری سلێمانیەوە لەگەڵمانە و گفتوگۆ کات لەگەڵ یەکێک لە کەبابچیەکانە سەبارەت بە ڕۆژی جیهانی کەباب. تەرزە سڵاوت لەبێ. بەڵێ ڕەوەند سەحەر سڵاوتان لێبێت. طبعاً ئەوە بە تام و چێژەوە ڕۆند و سەحەر باسی خواردنی کەبابیانە کرد. کەباب بە چیۆ خۆشە چۆن ئەخورێت و لە ناوچە جیاوازەکانی کوردستانە یاخود لە وڵاتانی دەرەوە چ شوێنێک زیاتر بەناوبانگە بۆ خواردنی کەباب زۆر وەسفیان کرد. هەستەکە مردووکشتان هەستان لە خواردنی کەباب و ستافی ڕۆژێکی نوێش بەشێکی زۆریان حەز بە خواردنی کەبابەکەن. ئیشەڵا ئێوەش بتوانن ئەمڕۆ بۆیان کاتەکانی تر بۆ سەردانی ئەو جێگایانە بکەن کە تایبەتە بە خواردنی کەباب و تام و چێژەکەی لە نزیکەوە تاقی بکەنەوە. جا ئێستا باس لەوە ئەکەین کە ئەمڕۆ من لە یەکێک لە کەبابخانەکانی شاری سلێمانیم لای وەستا بەهاتین کوڕی وەستا سدیقی کەبابچی لە نزیکەوە چین گفتوگۆی لەگەڵاکەین بابزانین کەبابی سلێمانی چۆن ئەناسرێتەوە تام و چێژەکەی بۆچی جیاوازە و لە هەمان کاتە باس لە ڕۆژی جیانی کەبابیش ئەکەین لەبەر ئەوەی هەر ساڵە و بەر ڕێکەوتێک ئەەکەوێت ڕۆژی جیانی کەباب. بۆ ئەم ساڵ لە مانگی حەوتە لەبەرەوەی دووەم هەینی مانگی حەوت با ڕۆژی جیانی کەباب ناسراوە هەر بۆیە کەوتۆتە ئەمڕۆ کە دوانزەی حەوتە ئەبینین لە تەواوی وڵاتانی دەرەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئەفریقا و لە ئەوروپا زیاتر گرنگی بە جۆرا و جۆری یاخود دروستکردنی خواردنی کەباب ئەیەن دوجار بە وڵاتانی جیانە بڵاو بۆتەوە و لە هەمان کاتە ئەتوانین بڵین لە سەدەکانی هەفتەی لە ساڵەکانی هەفتەی سەدەی ڕابردوو جۆرجیاوازەکانی کەباب لە وڵاتانی وەکو هەم لە وڵاتانی ئەمریکا زیاتر گرنگی پێدراوە لە زۆرێک لە وڵاتانی تریش وەکو چۆن ئەڵێ گرنگیان بە خواردنی کەباب یاوەکو کەبابی ئێران یاخود کەبابی سووری بەناوبانگە و لە هەرێمی کوردستانیش ئەبینین لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان خواست لەسەر خواردنی کەباب زۆرە و بە تایبەتیش هەمووان باس لە کەبابی سلێمانی ئەکەن لەبەرەوەی تایبەتمەندیەکی زۆر جیاوازی هەیە کێکە لە شارەکانی عێراق کە جگەل لە گەزۆکەی لەبەرەوەی سلێمانی جگەلەوەی کە بە گەزۆ ناسراوە بە کەبابیش ناسراوە لەبەرەوەی تایبەتمەندی خۆی هەیە و تام و بۆن و بەرام و تامچێژێکی جیاوازیشی هەیە بۆیە لەگەڵمانابن با لە نزیکەوە گفتوگۆ بکەین لەگەڵ وەستا بەهادین ئێستا سەرقاڵی دروستکردنی کەبابە بابزانین
بوون و بەرامێکی زۆر خۆشیشی هەیە هیوادارم ئێوە خۆشەویستیش گەرتەرفەتان هەبوو سەردانی کەبابخانەکانی سلێمانی بکەن لەبەرەوەی بیرمان نەچێت چەندین وەستای کەبابچی هەبووە لە کۆنەوە تاوەکو ئێستا ڕەنگە هەندێکیان لە ژیانە نەما بێتن ئەوانی کە کۆچی دواییان کردو ڕۆحیان شاد بێ ئەوانشی کە لە ژیانە ماون بتوانن نەوە بنەوە زیاتر ئەم وەستاییە زیاتر بیان بە نەوەکانی دوای خۆیان تاوکو زیاتر ئەم پیشێ و خود نەگوەکو پیشەبی ناسێنین خواردنی کەباب لە شاری سلێمانی زیاتر گرنگی پێ بدرێت یەکێک لەو کەبابخانانە کە هاوکارانیشم ئاماژیان پێکرد کەبابخانەی خەلفە فەرەج بوو لە هەمان کاتە خاڵە بەکرد کە زۆر مەشهور بوو لە شاری سلێمانی لە هەمان کاتە وەستا مەتحەدیش یەکێک بووە لە کەبابچیە دیرینەکانی شاری سلێمانی وەستا قادر محەممەد و لە هەمان کاتە وەستا مەری ئەجێژ یەکێک بووە لەو کەبابچیە دێرینانی کە لە شاری سلێمانیا زۆر کەبابچیەکی دێرین بووە جایسا چینە لای وەستا بەهادین وەساگیان ماندوو نەبی سڵاو لێ خێر بێن سەر چاوم بەخێر بێن یانخوا سەر چاواتن بەخێر بێن سەر چاوم وەساگیان کەناڵەکەتانەکەم بەخێر بێن سەر چاومتن کەمێک لە کاتی بەڕێستان ئەگرین ئەمڕۆکە ڕۆژی گیانی کەبابە باسمان کرد لە وڵاتانی دەرەوە زۆر گرنگی پێدێت لە لای خۆشمان ئەوەی کە خەڵکی سلێمانی بوو بێت یاخەوەی کە خەڵکی شار بێت و سەردانی کەبابخانەکانی سلێمانی کردبێت حتمما کەبابی سلێمانی تاقی کردوتەوە یاخود یارانی دەرەوە جا پێمان بڵێ گەر کەمێک بیتە لای ئێمە ڕۆکەیتە کامێرە با بزانین کەبابی سلێمانی چۆن دروست ئەکرێت کەم کەسێ بتوانێت کەباب دروست یاخود شیشی دیان بیبرژێنێت ئەمە چۆنە تایبەتمەندیەکەی چییە؟ تایبەتمەندی کەبابی سلێمانی خۆی ئەزانی چۆنە بریتە بەلەمە لەبەی کاوڕ ئەکرێ و بە سەرپەراس و دوو بەم سێشتە ئەکرێ بەڵام لەگەڵ ئەوە چۆنیەتی دروستکردنی و تێکەڵکردنی و چاکردنی ئەوی بۆ خۆی تایبەتمەندیەکە هەموو کەس ناتوانێت ئەوە بکە بەڵێ تۆ ئەچی هەموو کەبابچیەک ئەوەش بەکارێنێ ئەوش بەکارێن بەڵام لە هەمان کاتە ئەو تام و لەزەت لەساو دەورە ئەبینی ئەیتر ئەوەیە ئەوکە لەسەر ئەو ئینسانە تا چەنە ڕۆحیەتی لەگەڵ ئەو ئیشا هەیە لەگەڵ ئەو ئیشە خەریکە ئەو ئیتر دەساویش دەوری هەیە دەساوی دەست ئینسان کەبابی سلێمان بە تام و بە لەزەت بەناوبان کەبابێک ئەگەر هەڵنەوەی ناسک نەبوو ئەو کەباب نییە ئەوەی کە باسی ژەکرێت بۆچی کەباب سلێمانی بەناوبانگە لەبەرەوەی چەورە کەبابێکی چەورە و هەروەش بە خۆی ئەزانی چۆنە چەورێکیش نیسبەتی هەیە مەسەلە تۆ دووگیشت هەیە سەرپەراشیشت هەیە و لەبەیشت هەیە بەڵام ئایا چۆنێتی تێکردنەکەی ئەبێ چەند لە میتی ئەەکەی چەند لەوێ ئەو وەستا چۆن خەریکیەتی ئەوە ئەزانێ بەڵام نابێ خۆ هەر چەوریش بێت ئەبێ نیسبەتی سوورە گۆشتی سم کرد کە بەوە بەناوبانگەت کە با بڵێن کەبابەکە چی لەوایەکە تۆزە چاور بێت بەڵێ ئێستا بۆ نمونە یەک لەو شیشانی کە تۆ خۆت کەبابەکە دروست کردو و لە شیشیەوە و هەم ئەشی برژنی پێمان بڵێ ئەمە تایبەتمەندیەکەی چۆنە چۆن بووی بە وەستای کەباب سەرەتا شاگرد بووی لە لای کێ دوجار دەستدیا ئەم کار و دوکانێکی تایبەتیش لەم گوزەرە بەڵێ ئێمە لە دێر زەمانەوە خەریکین من ئەمیشە لە باوکم خوا عافیکا لەگەڵ مولایەک ئەو لە دێر زەمانەوە لە پێنجوێنەوە کە وەختێک کەبابچی بووە من هەر بە مناڵی لە بەردەستی ئەوا بووم تا هێناومانەوەتوینە سلێمانی تا ئێستا هەر بەردەوام بووم لەسەری ئەنجا لەم خانەقاش دوور نەکەوتوینەوە هەر لە خانەقا بووین ئەوە حسابکە بڵێن لە بیداەتی هەشتاکانە هەتاوەکو ئێستا ئێمە خەریکی ئەم ئیشین الحەمدوللا ئیشەکەشمان پاک و جوانە پاک و تەمیزە خەڵک لێ ڕازیە حەمدوستەنا بخوا یعنی بە تایبەتی ئێستا جنوب کە زۆر سەردانی سلێمانیەکەن ئێران کە سەردانی ئێراکەن زۆر مشتریمان لەوانەیە حتا ئەتوانم شتێکت پێ بڵێم کەبابیشم نردووە بۆ بەریتانیاش نردوومە بۆ دووبەیش بۆ ئەمریکارانی گوجوانە بۆ مەدینە لێرە چاکی ئەەکەین و تۆزێک سارد ئەبێتەوە و ئەی پێچینەوە ئەڕوا بۆ ئەوێ باسی وڵاتانی دەرەوەت کرد لە ئەڵمانیا و لە بەریتانیا خواست لەسەر کەبابی سلێمانی زۆر باسی کەبابی سلێمانیەکەن لەبەر ئەوەی بۆ نمونە ئەوان جۆری گۆشتەکانیان چەور نییە بۆیە تام و چێژەکەی وەکو کەبابی سلێمانی ئەو تامەی نییە خۆ ئێستا شوێنی تریشمان هەیە ئەوانیش هەر ئەم حیوانە و بگرە حیوانی جوانتریش بەکارێن بەڵام وەکو پێم وتی چۆنیەتی دروستکردنی ئیشەکە چۆنیەتی ئەم تێکەڵکردن و چاکردنی ئوشە و ڕۆحت لەگەڵ ئیشاتێک لاو بێت ئێمە زەمانێکە لەگەڵ ئەم پیاوانە خەریکین
ئەمانە هەمووی پەروەردەی بەردەستی من هی باوکم ئەوانەشی منن هەر یەکێ بۆ خۆیان وەسایەکە هەر یەکێ بۆ خۆیان کەسێکی تایبەتمەندە بەڕاستی ڕۆی ئەویان هەیە کە بتوانن لە شوێنان ئیش بکەن. ئەو گۆشتی کە بۆ کەباب با بڵێن بەکار ئەهێنرێت گۆشتەکەی تا تازە بێ لەبەرەوەی کەبابی سلێمانیش بۆ ناسراوە گۆشتەکەی تازەیە دەستاوزە نامێنێتەوە. عەرزت بکەم خۆی گۆشت عادەتەن لە قەسابخانەوە کە دەرئەچێ 24 سەعات لەوێ ئەمێنێتەوە کە هاتەوە ئیتر ئەبێت یعنی ئەو ڕۆژە بەکاری بێنی بەڵامی سێ منە لە هەفتەیەکا 2 ڕۆژ هێنمان نییە قەسابمان نییە ئەوە مجەمیدا هەیە لە هەڵی ئەگرین ئەگینان بڵێ گۆشت هەتا تازە بێ و هەتاوەکو فرێش بێت جوانترە کەبابی جوانترە. لە هەمووشی گرنگتر وەستا تا چەندێک گرنگە چەندێک گۆشتەکە خۆش بێ ئەوەندەش پاک و خاوێن بێت لەبەرەوەی خەڵک زیاتر ڕوو ئەکاتە ئەو جێگایە. بێگومان ئەوە یعنی خۆی بۆ خۆی پاک و تەمیزی ئەساسی ئیشەکەی سە تو ئەو گۆشتەکە لە قەسابخانەوە لە قەساب و بۆ منیت بەیانیان ئەلێرا بە خۆم و بەم چوار پیاوە بەس گۆشت پاکەکەی پاکردنی بریتە لەوە لوی پێوەیە چەقی پەردێکی پێوەیە مەخۆمان پێڵێن چەق یعنی باوەڕە بێ هەموو بەیانێت 4-5 قاپی لێ فڕێدێن زۆر جارەریا خۆم ئیشەکەم کابرا ینی هەتا عەرەبیۆتی ئەوە فڕێیە وتومە ئەرەوەڵا ئەوەی ئیش نییە بۆ ئیش نابێ یعنی لەخوا بەزیابێ لەخوا بەزیابێ خەڵکەکە شایەدی ئیشەکەمانە. گێڕاویشیانەتەوە ینی هەتا کەباب چیە کۆنەکانی یاخود کەباب چیە دێرینەکانی شار کاتێکە ئەو گۆشانەی یاخود کەبابی ڕەشە گۆشت گۆشتەکەی وشکە بەکاریان نێناوە بۆ دروستکردنی کەباب سوودیان وەرگرتووە لە بەشێکی دیکەی لەشی حیوانەکە سەرپەراس و پێڵێن سەرپەراس سەرپەرازیان لێ وەرگرتووە لەبەرەی ئەوە تام و لەزەتەکەی خۆشترەکە بۆ کەباب سەرپەراس و ئەویش هەر لەبەیە شوڵەکانی لێ ئەکرێتەوە پێڵێن ئەو بەڵێن سەرپەراس و بڵێن لەبە ئیتر ئەم سێشتە تەواوکەری یەکترین بۆ کەباب. وەستا تۆ تا چەندە کەباب خۆر اینجا بڵێ خۆم وەستابم چۆن کەباب خۆر وەڵاهی خواردوومە زۆرم خواردووە هەتاوەکو ئەم ئەخیرانە هەموو بەیانێکۆنی وەر بەڵام ئێسێتر عمرەکە سەر ئەگەر ئەبێت تۆ زێکتر خۆتیش لێ بپارێزی بەڵام بە عام هەموو بەیانێک من قیمە ئەەکەم یەکەم کەباب خۆمەی خۆ یەکەم کەباب ئەلویا دروستی ئەەکەم خۆم ئەی خۆم ئینجارە لی بزانم تام و لەزەتی چۆنێ وەکو پێم وتی دەساوەکە ئەساسە دەست سوێر نەبێ دەستەیە ئاگرەکەش یەکەن ئاگرەکەی بەقوت بێ بەڵێ ئاگری کەباب ئەبێت تۆزێ بەقوت بێ تۆزێک تینی هەبێ بەڵێ ئاوەکە بەڵێ ئادەی براییان ئەبێ ئاوا هینی هەبێت تۆزێ تینی هەبێ ئەگینا ئەو کەبابە ئابم شێوە دەرناکات. کە هەڵی ئەگەرنەوە کەبابەکە بۆی هەردوو دیوی بە جوانی ببر ئەوە ئەبێ مەسەلە پێ ئەڵێن زەرد بوو کەبابکە زەرد بوو هەڵیە گێڕیتەوە دوایەوە کە دێترا ینی ئەزانی چێنە شێوەی کەباب تا سەبری لەگەڵ یابێ شێوەی شەوایی چۆن شەوایە ئەبر شەوایی ینی ئەم چەند ئەم دیوادووی ئەو کەبابەی تۆ جوان دەرەجێ بەس تۆ ئەگەر ئیهمالت کرد مەزەلە بەجارێ بە 2 جار ویستت ئەو کەبابە ناوی نابرژێ و ئەم دیوادووی سوتاوە بەس ناوی نابرژێ کاڵە بەڵام ئەویش سەبری ئەوێ و ئەبێ زەر پێڵێن زیەکەم جارهڵی زەرد بۆ کە بابە زەر هەڵی گێڕۆ هەڵی گێڕۆ کردێکی تر جارێ هەڵی گێڕۆی دەرێتە قاڵبی برژانەوە. خۆش بێت هیچ بەسەراتێکی خۆش لە ماوەی ئەوەی کە وەستای کەبابی هەم پێشریشکە شاگرد بووی لە یەکێک لە کەبابچێ دێرینەکانی شاری سلێمانی بەسەراتێکی خۆش بۆ ئێمە بۆ بینەرانی باسکەین. بەسەراتی خۆش دابنێن چی وەڵایش زۆرە بەڵام شاگردێکمان لاموو شاگردەکە ماڵێن لەم لای سەر قەبرانە بوو تەمەز بەیانیان ئێوەرە بێتە بەیانێ دوانسییان چوار دوا ئەکەو ئیتر هیچ نەمانێڵێت بەیانێکیان براگیان بۆ ئەو لە درنگێتی ها لەگەڵ پیاوێکی شەلا هاتم بۆ درنگکەوتم. بێگومان ئێوە لە ماوەی کارکردنتانە بەسەراتی خۆشتانێ لە بەرەوەی هەم کارەکەن هەم زۆرێک لەو مشتریانش کە سەردانتانەکەن مشتری کۆنیشە ڕەنگە هاتووە ئەوێت کەبابەکەیوەتان ئارەوەڵا زۆریش جامێکی بوون لەو کەبابخانەش کە لە کەرەنتینەکە 2 ڕۆژ ئیشمان کردووە بۆ ناوخۆ هێزەکانی ناوخۆ لەگەڵ ئەم پیاوە بەڕێزانە نزیکەی خواردنی 1500 کەس کە کەس ناودەرەوە ئەلم دوکانەیە دروستمان کردووە بۆ هێزی ناوخۆ ئەوەشمان هەیە ئەلحەمدولیلا یعنی توانیمانە هیچکەین شتمان هەیە. یان زۆر سپاس ماندوو نەبی بە هیوای هەمیشە بەردەوام بن لە کارەکەی خۆتان سپاس بۆ ئێوە بێگومان ئەوەی کە ئەمانەوێت لە ڕۆژی گیانی کەبابە ئاماشەی پێکەین وەسا بەعادینیش خۆی لەگەڵ تەواوی ستافەکەی
لێرە لە نێو دوکانەکەیە لەم گوزەرەیە ساڵانێکی زۆرە وەستای کەبابە ئەوەشی کە باسەکرێت لە سەردەمانی کۆن و تاوکو ئێستا خەڵکی شار بۆ نمونە ڕێژەکەی ڕەنگە 50-60 کەسێک سەرایان گرتبێت بۆ لە نێو دوکانەکانە وەساون بۆ ئەوەی کەبابیان بەرکەبێت و ئەوەشی کە هەیە بۆ نمونە ئەوەی لایەنی مادێکی باش بوو بێت یا بە پاسکیل کەبابەکەیان بۆ بردۆتەوە یاخود بە سینی گەورە کەبابەکەیان بۆ بردۆتەوە و ئەویش تەواوی کەبابەکەی نۆش کردووە و ئەتوانین ئاماژەش بەوە بکەین لە ئەدەبیاتی کوردیە زۆر بە جوانی لە نێو شعرەکانە یاخود لە تەواوی دیوانە شعرەکانە و لە نێو پەخشان و پەیوەندی کۆمەڵایەتیەکان و تەواوی ئەو بابەتە کۆمەڵایەتیانەیە ڕوویەکی جوانی خواردنی کەباب زۆر باس کراوە بۆیەوە کە پیرەمێردی شاعیریش کە 83 ساڵ تەمەنی بووە بەڵام تا کۆتایی تەمەنی خۆی لە تام و لەزەتی کەبابی سلێمانی بێبەش نەکردووە هەتا لە یەکێک لە شعرەکانی ئەڵێ ژیانی من کەبابێ بۆچینی گۆڕمەوە بە کەبابێ هێندە تامەزرۆی خواردنی کەباب بووە بۆی خۆی لە تام و لەزەتی کەبابیش بێبەش نەکردو و پێشەوەی کەبابەکەش بخوات بۆن منە بە وەستا خەلیف فەرەجی وتووە بابڵەیەکم بۆ پێشەرەوە بۆ ئەوەی کە گەڕامەوە وەکو دەستە و دیاریبی بەخشێت بە منداڵان و ئەو دۆست و میوانانەی کە سەردانی ماڵەکەیەکەن جا بە خۆشحاڵیەوە ئێستا ئەبینم کاکیوە هێر لێرەیە لە وەکو ئەندامی کۆمەڵێکە لە پور و فۆلکلۆری کورد پێمان خۆش بوو کە تۆمان بینی سڵاو لێ بەوە چۆن بوو هاتبووی سەردانی وەسابادی نەکرد وڵای سەردانی وەسابادینمان کردبووی ئەوەش بەخێر بێن سەرچاو دڵخۆش بووم لەگەڵتان دڵخۆش بووین زۆر سپاس بۆ ئامادەبوونت تا چەندە حەزت بە کەبابە کاگیوە وڵای کەبابێکێکە لەو خواردنەوە خۆش و چەور و بەلەزەتانەی کە خەڵکی شاری سلێمانیە تەواوی شاری سلێمانی تامەزرۆی خواردنین منیش هەر وەکو خەڵک تامەزرۆی خواردنیم ئەمڕۆژ هەینی بوو ڕۆژی کەباب و 12 حەوت ئیتر هاتین کۆمەڵێک کەباب خۆین 12 کەبابیش بە سەفەری بەرینە یاخوا عافێت بێ کاکی وا باس لەوە بکەین چۆن مرۆڤ فێری خواردنی کەباب بوو بەڕێستان وەکو ئەو دیوە جوانیە خود باس لە خواردنی کەباب بکەین لە دێر زەمانە و تاوکو ئێستا چۆن گرنگی پێدرا و دوجاریش لە ئەدەبیاتی کوردیا تۆزە قسە و باسی لەسەرەکەی بەڵێ ئەگەر بگەڕێنەوە بۆ زۆر کۆن ئەشکەوت یەکەم ماڵی مرۆڤ بووە یعنی بۆ ژیانکردن تیایدا و دیارە ئینسان لە چاخە کۆنەکانە هەر خوا سروشتی وا دروست کردووە یعنی ماعیدەی وایە توانێ ڕۆک خوانان خوا گەنم خوا میوە خوا و لە زمنیا گۆشتخۆریشە ینی ئینسان گۆشتخۆریشە و یەکێ لەو خواردانشی زۆر لەزەتی لێکا گۆشتە ینی گۆشتی باڵندە و ئاژەڵ و ماسی و هەموو شتەکان لە کۆنا ئینسان لاشکەوتەکانە کە ڕاوی کردووە ڕاوی باڵندە و ئاژەڵ و ئەو شتانە وە گوتراوە بەکاڵی گۆشتیان خواردووە گۆشتیان بەکاڵی خواردووە پێش دۆزینەوەی ئاگر پێش دۆزینەوە ئاگر بە کاڵی گۆشتیان خواردووە بەڵام ڕاوی ئەو ئاژەڵانشیان کردووە کە ناسک بووە لە بەرەوەی بەکاڵی خواردویانە دواتر دوای دۆزینەوەی ئاگر لە ئەشکەوتەکانە وەگە وترێ ڕۆژێک ئاگرەکرێتەوە لە ئەشکەوتەکانە بەهۆی سەرما و سۆڵە و وەسعێکی زۆرەوە ئەم یاری بە گۆشتەکاگانیان لە دەستی یەکی ڕاگرنیان لە دەستی یەکی ئەسێن و ئەفرێن پارچەیە گۆشت دەکەوێتە ناو ئاگرەکەەوە زۆر بە زەحمەت بۆیان دەرەهێنرێیان پێیەچێ کاتەکە بەڵام کە سەیرەکەن کە دەریانن لە ناو ئاگرەکەی خۆن سەیرەکەن گۆشتەکە زۆر باشتر و خۆشتر و بەلەزدەترە هەم ناسکترە هەم بۆ جوین و هەم بۆ هەزمکردن لە باشترە بۆ خواردنەوە بۆ یەکتر ئینسان فێرە بێ گۆشت بە ئاگر ببرژێنێ و دواتر هەنێ تامی میوە و شتەکانی پێواکەن لە ئاخیرا بۆیان دەرەگەی شتە سوێرەکانی وەک خۆی خۆشتری شەکا گۆشتەکە خۆشەکە ئەمە بۆ زەمانێک تا مەنجەڵ و قابلەمە و شتانە دروست بۆ دواتر سەردەمی کوڵاندن دوایەوەش ئێمە لە چاخە کۆنەکانە خەڵک پێش هاتنی کەباب گۆشتی کوڵانووە و وردی کردو کروێتی گۆزەوە قاورمەی دروست کردووە قاورمەی خواردووە بەڵامی تردووە بۆ زەمەنی دوای ساڵی هەرسڵەکان و بەدواوە کەباب هاتۆتە شاری سلێمانی و خەڵک لەزەتی لە خواردنی کردو تا ئێساش خەڵک لێی بەردەوامە و تامەزرۆیەوە پیرەمێردی نەمریش یەکێکە وەگەوەی شارانە کرد کە زۆر تامەزرۆی کەباب بوو خەڵکیش کە لە کۆنا کە هاتۆتە شاری سلێمانی کە گەڕاوەتەوە لە قەزانە هەیگوندەکانە وتیان ئەگەر
تۆ کەباب نەخواردبیانی سلێمانی نەبینیان نەچوی بۆ شار. زۆر سپاس بەوەی کە ئێمە ئەمڕۆ لەنێو ئەم کەبابخانەیە بەڕێستمان بینی هەندێک گفتوگۆشمان کرد فەرموون کەبابەکە و نۆش بکە خۆشەویستان بە هیوین ئێوەش لە خواردنی کەبابی سلێمانی خۆتان بێبەش نەکەن لەبەرەوەی تام و چێژێکی جیاوازی هەیە و بتوانن لە سەرجەم ناوچەکانی کوردستان گرنگی بە خواردنی کەبابە درێ بەڵام کەبابی سلێمانی تایبەتمەندی خۆی هەیە.